وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. بناي خواي بخشين دي مهربان. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خوشي سكانم مسلمان برزكان زور پێ خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەو هیوایە ئینشاء الله ئەوەی کە ئەیڵین ئەوەی کە ڕوونیەکەینەوە جێگای ڕەزامەندی پەروەردگاری خۆشەویستمان بێ و مایەی سوود و قازانجیش بێ بۆ ئێوەی بەڕێز. ئێمە ئەوانەی کە لەم شوێنە عەرزانیەکەین لە ڕاستیە هەموو لە دەوروبەری ئەو بابەتانە ئەو بابەتەیە کە ئێمە ئەڵێن لە ئیسلامە ئەسڵ و فەرعمان هەیە، ئەسڵەکان شەریعەت بڕیەوێتیەوەی و مەجالی تر طبعا ئەسڵەکان لە عەقیدە بێ، لە عیبادەت بێ، لە ئەخلاقا بێ، شەریعەت بڕیەتیەوەی مەجالی ئەوەی نەداوە کە ئێمە تایە خلاف و جیاوازی دووبەرەکیمان هەبێ. وەکو ئەهلی حەق طبعا ئێمە باسی ئەهلی حەقەکەین، چونکە خەڵکانێک حتا لە مەسەلەی يعني لە مەسەلەی پێغەمبەرە یا لە مەسەلەی قورئانە لە مەسەلەی خەڵکانێک هەر کافرن باوەڕیان پێی نییە. يعني ئێمە باسی ئەهلی حەقەکەین، لەناو ئەهلی حەقا خلاف لەو مەسائلانە نییە و خوا بڕێتیەوەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕێتیەوەی. لە مەسائلە فەرعیەکانە لە عیباداتە بێ، حتا تەنانەت لە عەقیدەشە، لە مەسائلە فەرعیەکانە شەریعەتی ئیسلام مەجالی ئەوەی داوە کە ئیجتیهاد بکرێت و زانایان ڕەئی خۆیان دەربڕن بینا لەسەر ئەو بەڵگانەی کە لە بەردەستیانن و هەر کەسێ پێکای ئینشاء الله دوو ئەجری هەیە، ئەجری پێکانەکەی و ئەجری ماندووبوونەکەی لەسەر ئەو کۆششەی کە کردوێتی، و هەر کەسێکیش ئەگەر نەی پێکا لەو زانایانە کاتێ ئیجتیهادەکەن هەر ئەجری ماندووبوونەکەیان دەسەکەوێ و گوناحباریش نابن لەسەر ئەوەی کە نەیان پێکاوە، چونکە ئەمە مەسائلی ئیجتیهادیە. جا لەم مەسائلە ئیجتیهادیانە بیدع و سنە نییە و نابێتۆ مسلمان مبتەدیعکەی و بڵێ كل بدعة ضلالة وكل ضلالة في النار لەسەر ئەم مەسائلە ئیجتیهادیانە، چونکە ئەمە ئەگەر وا بڵێ کەسێک نامێنێتەوە لە ئومەتی ئیسلام بەساغ و سەلامەتی، چونکە ئەم مەسائلانە زۆرن و مەسائلە خلافەکان لە ملیۆنێک مەسائلە خۆی ئەبینێتەوە، ناکرێت یعنی دوو زانە هەبن لە هەموو ئەم مەسائلە جیاوازیانە یەک ڕەیان هەبێ، دەگمەنە نابێت، شتیوا مستحیلە. يعني دوو زانە هەبێ لەسەر زەویە زانابن، يعني بە حەق زانابن، نەوەکێکیان مقلدی ئەوەی تریان بێ بە کوێرانە شوێنی کەوتبێ. ئەگینا نابینی دوو زانە هەبن هەموو ڕەیەکانیان وەکو یەکوا بێ لە مەسائلە خلافیەکانە، کەوا بوو ئەگەر ئێمە ئەم مەسائلە خلافیانە هەر کەسێک يعني تەنها پێچەوانەی ئێمەی کرد یەکسەر بڵێن، تەنها بۆ پێچەوانەی بۆچوونەکانی ئێمە ڕۆشت یەکسەر بڵێن تۆ مبتەدیعی و گومڕایت و لا داوە لە ڕێگا، کەس نامێنێتەوە، يعني کەس نامێنێتەوە لە ئومەتی ئیسلام بە مبتەدیع و گومڕا ناو نەبرێ. من قەنەعەتم وایە ئەم بۆچوونە کە هەیە لەمبارەوە یا ئەوەتانێ ئەو کەسانە نەفامن و نەزانن و جاهیلن بە شەریعەت و توانای ئەوەیان نەبووە زیاتر وەکو بڵێ کۆشش بکەن و هەوڵ بدەن تێبگەن. طبعا ئەمە لە هەموو زەمانێکا بووە، ئەمە تائیفەیەک ناگرێتەوە بڵێ فلان طائفة، يعني من بس ما كاتي ألين يعني باسي أم جورا نخوشيانا أكين أم نخوشيانا هي إمرونية وهي فرقيك وكوماليكيش لمسلمانان نية إيساتو أبيني لنا ومزقوتا هر لم زمان خوش ما نسي وشوار فرقة هي هر يك هنا كي خوي بحق زاني يعني إما قزمان كوماليكي دياري كراو نية ليرا كاتي قصة أكين بوي كس نيبات سر خوي براسي
مەبەستمان عامی نەخۆشیەکەیە. ئەگەر هەتان تەنانەت من متعصب بم بۆ ڕەئی خۆم لە مەسئلەیەکی ئیجتیهادیە منیش ئەگرێتەوە، ئەبێ ئێمەش بینە خۆمانە. جا یا ئەمە جەهلە و نەفامیە و تێنەگەیشتنە، یا ئەوەتانە یعنی لەوانەیە مؤامەرەی يعني دژمنانی ئیسلام بێ، يعني بیانەوێ تەشویهێک دروستکەن بۆ مسلمانان، بۆ ئومەتی ئیسلام. کاتێ ئێمە بەم شێوازە معاملەمان کرد، ئیتر ئەو کاتە تەفریقە ڕوئەدا لەناو مسلمانان، ئەو کاتە دوو مسلمان نانکرێ بەیەک و نایانکرێ بەیەکەوە. جا دژمنیش ئەوەی ئێوێ. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئێمە ئەم حەڵقانە زۆر بە ضرور ئەزانین و زۆر بە پێویستی ئەزانین بۆ مسلمانان ئەم مەسائلانە ڕوونکەینەوە. ئەگینا ئەم مەسائلە وردانە حەقی ئەوە نییە بەم تەفاسیلە ئێمە لە ڕادیۆیەک و باسیکەین، بەس لە ناچاریە ئەبێت تۆ ئەم مەسائلانە بخیتە بەرچاوی مسلمانان، لەبەر ئەوەی کێشەی لەسەر دروست نەبێت، لەبەر ئەوەی مشکلەی لەسەر دروست نەبێت. چونکە ئەگەر ئێمە ڕوونمان نەکردەوە ئەو کاتە یعنی بەڕاستی مسلمانان بە حایری ئەمێننەوە، دا ئەمێنن و کێشە دروست ئەبێت لە نێوانیانە و ئەبێتە کێشەکانیش ینی سەر هەڵەدا بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵێکا قسە نەکەین، بۆ ئەوەی ئێمە قینمان لە یەک بێ، بۆ ئێمە سەلام لە یەک نەکەین و ئەمە ئیتر نەخۆشی و دەرد دروستەکە لە نێوانی مسلمانانە و سەفی مسلمانان ئەکا بە چەند کەرتێکەوە. واش زانم ئەوەندە قوول ئەبێتەوە تر حەلیشی نابێ خوا پەناماندا. ئەوەی کە لە حەڵقەی پێشوە عەرزمان کردن لە حەڵقەی 26 ئەوە بوو کە باسی مانگ و بینینی مانگمان کردمان، دوو مەسئلەمان لەم بارەوە هەیە باسیەکەین. مەسئلەی یەکەم هەفتەی پێشوو باسمان کرد، مەجالمان نەما لە هەفتەی پێشوە کاتەکەمان ئەوەندە نەبوو کە باسی مەسئلەی دووهەم بکەین. مەسئلەی یەکەم ئەوە بوو کە عەرزمان کردن وتمان ئایا بەڕێگای حیساب، يعني مسألة حسابي فلكي آية بتلسكوبات هر مسألة كي حسابي ب آية أتواني بینینی مانگ ئیسپات بکەی، یان بڵێ ئەتوانی بڵێ مانگی ڕەمەزان ئیسپاتی مانگی ڕەمەزان یا ئیسپاتی جەژن بکەین بەوەی کە بەو ڕێگا حیسابیانە بێ ئەوەی اعتماد بکەینە سەر بینینی چاو. لە ڕاستیە ئەمە سێ قەولمان هەبوو لەسەری، قەولێک هەر منعێکن بە هیچ شێوەیەک ئەڵێن دروست نییە اعتماد بکەیتە سەری، و قەولێک شەڵێن واجبە اعتماد بکەیتە سەری، و قەولێک شەڵێن جائیزە. ئێمە گەشتین ئەو نەتیجەی کە جائیزە ئینسان اعتماد کاتە سەر حیسابی فەلەکی بە تایبەتی تلسکۆپات و ئەو شتە پێشکەوتوانەی کە ئێستا ئەتوانی مانگی پێ ببینرێت، ئەتوانین اعتماد بکەینە سەری. و ئەگەر زمانەیەک بێت یەقینی دڵنیایی 100% بۆ دروست ببێ بەو ئەجیزانە کە مانگ دیاریکەن، ئەو کاتە ئەتوانرێ بۆ وترێ واجبیشە اعتماد بکرێتە سەری. بابەتی ئەمڕۆمان کە حەز دەکەم عەرزانی بکەم، ئایا لە وڵاتێک لە وڵاتان یان لە شوێنێک لە شوێنەکان مانگ لەلایەن کەسانێکەوە بینرا یان لەلایەن کەسێکەوە بینرا، ئایا ئەتوانرێت ئەم بینینە عام بکرێ بۆ مسلمانان لە هەموو دنیاە، لە هەموو شوێنەکانی سەرزەویە، یان ئەتوانین بڵین تەنها بینینی ئەو کەسە بۆ شارەکەی خۆی ئەبێ یان بۆ وڵاتەکەی خۆی ئەبێ، مسلمانان گشتی ناگرێتەوە. لەم مەسئلە لەم بابەتەشا خلاف هەیە و قسە کراوە و ئەقوال هەیە، بەڵام ئێمە ئەوەی کە بەسەرەکی ترین قەولەکان ێزانین دوو قەولە. قەولێکی ئەڵێت ئەگەر مانگ بینرا لە وڵاتێک لە وڵاتانی ئیسلام، واجبە و لازمە لەسەر وڵاتانی تری دنیا عمل و کار بەو بینینە بکەن کە لەلایەن ئەو مسلمانەوە یان ئەو دوو مسلمانەوە یان ئەو کۆمەڵە مسلمانەوە بینراوە. یعنی کەوابوو بینینی شوێنێک بۆ هەموو شوێنەکانە. ئەمەش بەڵگەیان ئاەتی خوای پەروەردگارە فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومه کە لە 185 سوورەتی بەقەرەیە هاتووە. واتە لەم ئاەتەیە بینینی مانگ بەسراوەتە دەستپێکردنی ڕەمەزان و ڕۆژوو بەسراوەتە بینینی مانگەوە، ئیتر دیاری نەکراوە کە لە شوێنێک بۆ شوێنێکی تر. یعنی ئەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهر فەلیەصومه، هەر کەسێک یعنی مانگی بینی با ڕۆژوو بگرێ، کەوابوو دیاری نەکراوە بۆ شوێنێک تا شوێنێکی تر. هەروەها بەڵگەشمان حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم صوموا لرؤيته وافطروا لرؤيته، طبعا لبخاري مسلمة هاتوا حديثك
وهروها فرمي هل بخاري مسلمة حديث كترات لا تصوموا حتى تروا الهلال ولا تفطروا حتى تروه روجو مقرن حتى مان أبينن يعني رمضان دس فيها مكان تا مانجي رمضان أبينن بتشاي خوتان و حتى مانجي رمضان أبينن و روجك يعني جشنش مكان تا مان أبينن كوابو أم خطابك لم حديثيا هاتو هم عام بوهم أمت يعني عام بوهم أمت دولتك ولاتك بولاتك كتير تيا دياري نكراوا هروها حديثك ابن عمر خويل الرازي بأفرمي ترى الناس الهلال خلقي بيش رمضان الروجة بيش رمضان إلا مانجي كتاي مانجي شعبانا تماشاي هاو بينيني ما هاو يعني دا مانج ببينن أفرمي منوتم أي پیغمبری خواه من مانگم بینی جا پیغمبر صلی الله علیه وسلم روجوی گرت و امریشی کرد خلقیش بیگرن امریشی کرد خلقیش بیگرن ام حديث أبو داود روايتي كردوه والبانيش أفرمي حديثك صحيحة لصحيح أبي داود جمارة 2028 وحديثك أبي هريرة أكن بلغا كألين بيغمري خوشاويس ما صلى الله عليه وسلم كأفرمي أبو هريرة أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي الصوم يوم تصومون والفطر يوم تفطرون روجو قرتني رمضان أويا كاتي هموتان بيكا ويقرن وججنش أويا كهموتان بيكا وججنا كان يعني كوابو أم حديثيش طبعا ترمذي جرته حديثك صحيحة ألباني أفرمي حديثك صحيحة أم حديثيش روا دركويتيا ك يعني في غمر صلى الله عليه وسلم همي بسوتو يكو يعني عامي مسلمان بيكو بأوي تحديدي شونيك بكا بو شويني كتير وهروها بلغيتج هنا وكأفرمن أفرمن يعني بينيني مانك يعني بسرا وكو بلي چون بسرا وتشايتي وكو بون من طلاق نكاح أمانة هموك يعني الشايات هبي لسري ثابت أبيت يعني بثابت بونيش كسيكي سقا يعني شايتي سقا أو مسألة ثابتة بها هروها ماني شوية يعني أقر كسانيكي سقا شايتيان دا تواوي تركافية يتر لسر همو مسلمانان پێویست ئەبێ و ئیتر ئەو کاتە شوێنێک بۆ شوێنێکی تری لێدەر ناکرێت و هەر فەرمویانە یعنی مانگ وڵاتە دوورەکان و نزیکەکان وەکو یەک مانگ ئەبینن یعنی ئەگەر مانگ لە شوێنێک بنرا تەواوی تر شوێنەکانی تر لەوانەیە لە بەهۆیەک لەبەر هۆکارێک نەیان بینی بێ ئەگینان لەوێش دەرکەوتووە و هەروەها فەرمویانە ئەگەر خاوەنی ئەم قەولە کەوتویانە لە شوێنێک لە وڵاتانی ئیسلام بینرا واجبە بێ لەسەر شوێنەکانی کەش وڵاتانی کەش کە ڕۆژووی ڕەمەزان بگرن فەرمویانە ئەم قەولە ئەقرەبترە لەوەی کە یعنی لەوە نزیکترە کە مسلمانان تەوحید بکات و یەکیان بخا و یعنی وشەی مسلمانان بکات بە یەک وشە و احتیاطیش لعبادته أويا كأجر لشويني بنرا باقي شوينة كاني كش بيجرن أما قولي أواني وبلغي أوانبك أفرمن أجر لولاتك لولاتاني إسلام مان بنرا واجب أبي لسر همو ولاتاني تري إسلام وهمو شوينة كاني تري سرزوي كشويني أو بيني نبكون مادام سقيا وجيغاي سقيا وجيغاي متمانية واجب به كمسلمانانی کش لشونکانی که شونی او بینی نبکون قولی دوهم فرمویانا همو ولاتیک رؤیه خوی هی و بینینی خوی هی و بلگشیان اویه که الیف من شهد منکم الشهر کوابو هر کسیک اگر شهودي مانگ نكوت يعني مانگي نبيني ألين كوابو واجبني لسري بيقري جاء أقر أم قصة بمشي وازبه كوابو من كمانغم بيني تنها لسر منه أو يترك لبال ما حتى دراوسي كشم كنيبيني واجبني لسري بيقري يعني للرازية أم قولهر
حقيقة هلا أساس وقولك نابجي وجي خويني حقيقة هروها بلغيكي ترشهن أفرمن لا تصوموا حتى تروه وصوموا لرؤيته وأحاديثان تلك خاونكاني قولي كم يعني هنا يعني بخوان ألين كوابو هركسيك بلغي أم حديثانا صوموا لرؤيته كوابو هركسي أجر مانجي نبيني واجبني لسري بيقري أخدي أما أهلي يكشونيش أقريته يعني مثلا خلقي سليماني خەڵکی گەرمیان خەڵکی هەولێر ئەگەر کەسێک لەناو شارەکە مانگی بینی و کەسەکانی ترنیان بینی واجب لە لەسەریان بگرن یعنی ئەمە وەیە ئەگەر تۆ بڵێ ئەبێت شوێنی بینینی ئەو کەسە بکەون کە بینێتی ئەی ئەڵەم شوێنەکانی کە بۆ شوێنی نەکەون کاتی ئێمە ئەڵین ئەگەر لە شوێنێک لەم عێراقا لە بەسرە بۆ نمونە مانگ بینرا دەوڵەتی عێراقی کردی بە ڕەمەزان باشە بۆ ئەم ئەگەر ثقە و متمانە بوو یعنی لەسەر ئەو بینینە باشە بۆ خەڵکی مەسەلەن بۆ نمونە ئێران خەڵکی سعودیە خەڵکی کۆیت خەڵکی دەوروبەرەکان ئێمە بۆ ئەوان نەیکن بۆ خەڵکی مووسڵ کە ئەهلی عێراقن واجبە بێ لەسەریان ڕۆژوو بگرن لەبەرەوەی ئەهلی بەسرە يعني ئەمە ئەهلی وڵاتێکن خۆ ئەم وڵاتانە خوا دیاری نەکردووە يعني مەسەلەن عێراق لە بەسرەوە هەتاوەکو مووسڵ هەتاوەکو دهۆک يعني یەکین بێ یەک وڵات بێ خۆ ئەمە خوای گەورە دیاری نەکردووە ئەمە هەمووی سنووری بەشەرەکان دیاریان کردووە بەڵکو دوژمنانی ئیسلامیش دیاریان کردووە کەوابوو بۆ يعني بۆ لە شوێنێکە بیبینرێ شوێنەکانی تر تابعی نەبن يعني ناکرێت تۆ ئەمە بکەی بە قیاس وەڵا بڵێ أو آية أفرمي فمن شهد منكم شهر فليصوموا يا ويصوموا لرؤيته صوموا لرؤيته أما بلغيبو أواني كألين أجر كسي بيني همو كسكان خلقاني تر واجب لسريان بيقرن أما زياتر أو يعني للراسية أسأل مينه چونك أهلي بصر بيني بو أهلي لسر أهلي دهوك واجب أبيت بيقري أي بو كويت هاوقي بصره واجب نابي بو إيران هاوقي بصره واجب نابي بو السعودية هاوقي يعني ناكريت يعني للراسية يا بوشي أهلي دهوك واجب بلا سنان بلام لسنوري دهوك بودي واك مثلا 10 كيلومتر 15 كيلومتر 50 كيلومتر ليو دورة لسنوري ديكي أو ديوي سنوري عراق واجبنا بلا سري ديكي أم ديم كلواني كيلومتر 2 كيلومتر بينيان به ديكي أم ديم عراق واجب بلا سري ديكي أو ديم تركيا واجبنا به ديكي أم ديم عراق واجب بلا سري ديكي أو ديم أردن واجبنا بلا سري أم قصة الراسية قصيكي نابجية يا دواي أجر أو شاركوا بري عراق لوضع كان أو هم واجب بلا سري بيجري أما الراسية جي خوي نية أم قصة الراسية وحديثي كتير كان بلقى كحديث كريبة أفرمي أم الفضل ناردي مي بولاي معاوية بو شام وكاتم معاوية خليفة بولا شام أليم منيش تشوما أبي قدمتم شام فقضيت حاجتها يعني حاجته في وستكاني أم الفضل مجيبة جيكرت وأو كاتم من ليبون مانجي رمضان هاتا سراء شوي جمعة مانجي رمضان ما بيني خوش بيني مالي كانت يقرامه وابو مدينة آخر مانجبو يعني ومانجي أو جاء قراوته وابو مدينة عبد الله كري عباس ابن عباس برسالي اللي أكردمو وتي مانجتان كي بيني وتم شوي جمعة وتي إيما ليرة وتي خو بيني وتم بلا خون بيني وتم بلا بينيمو خلقيش بينيانو روجوش ينقردو معاويش روجو يقرد علي ابن عباس فرموي إيما شوي شما بيني يمان بردوام أبين هتاوكو رمضان أكين بسير روش يان الله يموتم أي باشا معاوية بينيتي خلقيش بيني آية بوا كافيني أخو كاتولاتي إسلام قشتي أكولاتيش بوا برمتي نا في غمر صلى الله عليه وسلم أمري بيا كردوين أم حديثا لمسلمة هاتو 1819 أوان أم حديثا كان بلغا ألينا وتا يعني هر شونيك مثلا خلقي شونيك بينيني خوان هي اگر وابه كوابو بينيني او كاتولاتي اسلام همو يك ولاد بوا ابن عباس لما كبوا يعني لما مدينه بوا مثلا لقل شام انا يقرتوا كوابو ببي ام قصبيه كوابو اگر خلقي مثلا سليماني بينيان خلقي عربتنا بيقرن لقل يا لبرو اگر نيان بيني بي
مەسەن ئەگەر خەڵکی عەربەت بینیەی خەڵکی دەربەندی خان نابێ بگری خەڵکی هەڵەبجە یعنی وا نابێت لە ڕاستیە ئەم حەدیثە لەوانەیە ئەوە بێت ابن عباس خوای لێ ڕەحمەتی خوای لێ ڕازی بێ لەوانەیە قەسدی ئەوە بێت کە ئێمە تازە بەو شێوازە بینیمان سەرەتای مانگ و لەسەر ئەو بینی خۆمان ئەچین یعنی خەبەر ئەو کاتە خەبەر نەگەشتووە یعنی بە ئاسانی ئەم دەستگای ئیعلامیانە نەبووە یعنی تا مثلا معاویە کە قەرار و بڕیار بدا هەموو ئومەتی ئیسلام خەلیفە بڕیار بدا هەموو ئومەتی ئیسلام یان لەوێ ئیعلان بکرێ بینرا مانگ بینرا ئیتر یعنی بۆ ئیسپاتێکی وەکو ئێستا لای خۆمان ئەکرێت یعنی وەزارەتی ئەوقاف یا وەزارەتی مثلا دانشن و لیژنەیەک پێک ئەهێنن و سوێنی ئەو کەسە ئەدەن کە مانگەکەی بینیوە و یعنی یەقین دروست ئەبێت لە بینینەکە و پاشان ئیعلان ئەکرێت بۆ هەموو عالم کە مانگ بینرا و ڕۆژوو بگرن لەو کاتە ئەمە نەبووە یعنی دەستگاکانی ڕاگەیاندن نەبووە ئێستا لە ماوەی چرکەیەکە یان دقەیەکە هەموو دنیازانێ لەو پەڕی دنیا چی ڕوویداوەی ئەتوان ئیعلان ئەکرێ کەوابوو یعنی پێویست ناکات لە ڕاستیە اعتماد بکرێتە سەر ئەم حەدیثە بۆ ئەو قەولە بۆ ئەو یعنی ئەم حەدیثە بە شێوازێکی تر ئەبێ ئێمە لە یەکی بینەوە هەروەها ئەوانەیش کە ئەم ڕێیان هەیە کە ئەڵێن بینینی هەر وڵاتی بۆ خۆی ئەڵێن ئێستا لەبەرەوەی کێشە لە وڵاتانی ئیسلامە دروست نەبێ هەر وڵاتی لەگەڵ بینینی خۆیان بێ باشترە بۆ ئەوەی تەفریقەیەکی زیاتر دروست نەبێ وەوتوشیانە هەر وڵاتێ بینینی خۆی هەیە لەوانەیە مانگ لێرە ببینێ لە شوێنێکی تر نەبینرێ ئەمەش ئازانم پێچەوانەی زانستی ئەم زمانەیە کە چونکە مانگ هەر یەک مانگە ئەگەر بینرە هەموو وڵاتان ئەیبینێ على العموم يعني أما دو قولة لسر أم مسألة هي أويك راستو يعني لراسية لحق ونزيك قولية كما بلام وكو ألباني رحمة إخوائي لي بأفرمي قولية كم أقر بتوان ري عملي بي بكري أو نزيك تر لويك مسلمانان يقبخاه صفي مسلمانان يقبخاه بلام لبر أوي أمرو أمتي إسلامي ناتوانيت يعني للراسية يعني حتى مسائل سياسية شو أكابون منيس إيران هركات العراق بيجري إيران إلا روجة دعاء وايجري هركات السعودية بيجري إيران كيش يعني كشيء سياسي لبين ولاطان إسلامية هي تفريقة هي إما للراسية أجر بيت وجاري واحد دو دولة تجيكن بون من السعودية وإيران تجيكن أجر کەسانێک یان کۆمەڵانێک لە ناو وڵاتی ئێرانە ئەژێن ئەگەر بە بینینی سعودیە ڕۆژوو بگرن کێشە دروست ئەبێ لەوانەیە هەر گردن ڕووبدا لەوانەیە سجنکردن ڕووبدا لەوانەیە کێشەی سیاسی ڕووبدا بۆ ئەو خەڵکە مسلمانەی ئەوێ لەبەرەوە باشتر وایە هەتا ڕۆژێک کە خوای گەورە بکە ئومەتی ئیسلام و مسلمانان کۆ ببنەوە باشتر وایە هەموو ئەهلی هەموو وڵاتێ لەگەڵ وڵاتەکەی خۆیان بیگرن لەبەر خاتری ئەوەی تەفریقە نەبێ نەک لەبەر خاتری ئەوەی ئەم قەولە ڕاستە أم قولة للراسية قوليكي أتواني بلي مرجوحة والله أعلم قولي كم راسترة كبينيني يك شوين بو همو ولاتاني إسلام ومسلماناني سرزوية بلام لبر أوي كيشة دروس نبي تفريقي كي زيادة دروس نبي بو مسلمانان ومشاكل دروس نبي لقل حكومة كان باشتر ويا ك هر وڵاتێک لەگەڵ وڵاتەکەی خۆیان و لەگەڵ حکوومەتەکەی خۆیان بێگرێ ئەمە نەک ئیعتراف بەوەی کە ئەم حکوومەتانە مەسەلەن وەکو بڵێ هەرچی بڵێن یعنی وەکو بڵێ ئەم حکوومەتانە بۆیان نییە شەرع دیاریکەن بەڵام لەبەرەوەی کێشە دروست نەبێت لەبەرەوەی ڕیزی مسلمانان تێک نەچێ والله أعلم يعني ئێستا زیاتر عولەما لەسەر ئەوەیە کە هەر کەسێک یان هەر خەڵکێک کە لە وڵاتێکە ئەژێن بەیەکەوە بیگرن وبینینی یەکێک یان کەسانێک لە وڵاتە بینین بێ بۆ ئەهلی ئەو وڵاتە خۆ ئەگەر ڕۆژگارێکیش هاتە سەرا ئینشاء الله تعالى کە بتوانرێت هەموو ئومەتی ئیسلام کۆ بکرێتەوە لەسەر یەک بینین ئەوە چاکترە ئەلبانی وا ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ لە تەمام المونەیە لاپەڕە 398 و هەروەها لیژنەی فتوای سعودیە لیژنەی ئیفتای دائیمەی سعودیەش ئەوانیش هەر وایان پێ باشە کە ئەهلی هەموو وڵاتێک یعنی لەگەڵ وڵاتەکەی خۆیان بیگرن هەتا زروفێک و زمانێک دێتە پێشەوە کە ئینشاء الله تعالى ئەو کێشانە نامێنێت و ئەو کاتە ئەتوانرێ بوترێ بینینی کەسانێک
لە وڵاتێک لە وڵاتانی ئیسلام ئەبێتە بەڵگەیەک بۆ ئەوەی هەموو وڵاتانی کەی ئیسلامیش بیگرن. و من بەڕێی خۆم ئەڵێم یعنی ئەگەر حتا کەسێکیش ئەگەر لە وڵاتێک لە وڵاتانی ئیسلام مانگ بینرا و جێی متمانە بوو، ئەگەر کەسێک لە وڵاتێکی تر ڕۆژووی گرت، باشتر وایە هەر بۆ خۆی بێت کپی کاتەوە و بۆ کەس باسی نەکات، لەبەرەوەی کێشە دروست نەبێت لە وڵاتە و تەفریقە و دووبەرەکی دروست نەبێت، بۆ ئەو کەسە هەیە بیگرێت خۆی بۆ خۆی ئەگەر ثقەی هەبوو بە ئەو بینینەی کە لەو شوێنە بینراوە. داواکارم ئینشاءالله خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکات و دامەزرامان بکات لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی، خوای تەعالا دڵمان زیاتر و زیاتر بەخۆیەوە ببەسێ ولا تفريق دوبركي دور من خاته إن شاء الله تعالى. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.